مەسەلەی سترێس بۆ معلوماتی جەنابتان مامۆستایان ینی هەمومان هۆکارین بۆ سترێس دروست بوون. جارێ یەکەم لەو چ مامۆستاکە کەم تازۆ ترس و خۆفێک و دڵڕاوکیەک و ئەم وانەی کردوێ بە دێوەزمە. دووەم احتیمال زۆرە ئەو جەوەی کە مناڵەکە تیا دەخوێنێ دایک و باوک ڕۆکار بێ بۆ سترێس. سێم احتیمال زۆرە خاڵ و مامی جاری وایە هۆکارە بۆ سترێس یانی کە خۆی کا بە ماڵ ئەڵێ بابە ئێمە زۆرمان هەڵقوڕان تۆ هیچیت بە کەڵک نایە بەخوا ئەوەی کە تۆ بەو جۆرەی تۆ ئەخوێنی بە حیاتی ناتوانانی هەر یەکەو بە خۆی کا بە کوێخا خۆ چاکەزانی بەڕاستی هەموو کەسێک ئەبێ بە مفتی بەسەر داماوێکی پۆلی 12 جاروێ هاوسێ و دراوسێش بەشدارێکە. خاڵی چوارەم ئەو ژینگەی کە ئیمتیحانەکەشی تێدا دەکات زۆر جا سترێسە. یعنی تەلەبەکە ئەڕوات سەرەکی ژوورێکی قەڵەباڵغا گەرمایە یان جاروایە سەرمایە یان دەنگە یان ژاوە. خاڵی پێنجەم مراقبە جاری وایە سترێس دروستەکات. ئەو مامۆستای کە لەسەر مراقبەکەی لە پڕێک تەلەفۆنەکە لە پڕ جەڕسێکی بۆ دێ لە پڕێک هاوارەکە کەس نازام چی نەکات لە پڕێکا بۆ نەسەرەکەی هاتوۆتە سەر قوتابیەکە ئەمانش خۆی خاڵی گرنگە. خاڵی شەشەم ڕاستی ئێمە با ڕازگویانە بڵێن حکومەت جاری وایە سترێس دروستەکە. شەوێکی پێش ئیمتیحان بڕیارم بۆ دەرەکات 2 ڕۆژ پێش ئیمتیحان بڕیارم بۆ دەکات لە پڕێکا یەکێک دێ بە ناوی ناتقی ڕسمی شتێک ئەدات و تەسریحێک ئەدات بۆ نمونە مەسەن ڕۆژێک دواخرێت ئیمتیحانێک ئەگۆڕێ شتێک ئەگۆڕێ بڕیارێک کە پەیوەندی جارێ بە وزاریەوە نییە بەیوەندی بە زانکۆ و پەیمانگایە بۆ تۆ پێش وزاری بڵاوەکەیتەوە. مەسەن ئەڵێی ئەو تەلەبانە وا نابن ئەوە ئاوا بن وەرگتن ئاوا بێ وەرگتن ئاوا نەبێ جارێ با تەلەبە ئاستی قوتابخانەکەی خۆی تاقیب کاتەوە ئاستی زانستی خۆی تاقیب کاتەوە بتوانێت بۆیە بە هەمومانەوە کەم تا زۆر ڕۆڵمان هەیە لە دروستکردنی سترێسا بەڵام لە هەمووی گرنگتر و مهمترە ئەوەیە کە ئێمە بتوانین چۆن معاملە لەگەڵ ئەم سترێسا بکەین. بۆ معلوماتی جەنابەت سترێس دیوی باشی هەیە و دیوی خراپێت چونکە ئەگەر قوتابیەکەش نەترسێت هەر بۆ خۆی بەڵایە ئەگەر ترس و دڵڕاوکیی نەبێت لە خوێندن هەر بەڵایە بەڕێزێک ئەڵێ کاک تۆ بەس جارێک لە مقابلەیەکە بەڕێزێ وتی کاک دوکتۆر تۆ پۆلی 12 کردۆ بە تیارە ئێوتم کاکە ئەگەر من نیکەم بە تیارە لە هەندسەی تیارە وەرناگیرێ ئەگەر من نیکەم بە تیارە سواری تیارە نابێت فیزە وەرناگرێ و ناچێت بۆ وڵاتان و مەملەکەت ئەگەر من نیکەم بە تیارە بە فشە ئەیگرێ ناخوێنێ و سەعی ناکە. ئەوەیە کەواتە کە دەیکەین بە تیارە و دەیکەین بە گرنگ و مویم و مزدەکە بۆی گرنگی پێ بزانێت چکە قۆناغێکی مراهقە بەڕاستی چاک و خراپی خۆی نازانێت و سوپاس بۆ کۆمنتەکە و سوپاس بۆ بەشداریەکە دەستەکانت خۆش.